سڵاوتان لێبێ خۆشەویستان، ڕەنگە بپرسن ئەم کوڕە بۆ چیم دەبێی کردۆ بەدەستیەوە. ئێمە لە وڵاتی خۆمان دوای ئەوەی کە ئاوە خۆینەوە لە دەبەکانە، دواتر دەبەکە فڕێنە سەر زەویەکە یاخود فڕێین و یاخود لە ناو سایرەکەەوە زۆرجارکە ئاوەکەمان خواردەوە و تونەتەکەمان شکا دەبەکە فڕێن. بەڵام لە وڵاتانی ڕۆژئاوایە شتێکە پێوترێ ڕیسایکلین. ڕەنگە لە وڵاتی خۆشمانە هەنگاوێک هەبێ، بەڵام ڕەنگە هەنگاوەکە وەک پێویست نەبێت. بەڵام لەم وڵاتانەیە ڕیسایکلین شتێکە کە گرنگیان پێیاوە. جگە لەوەی کە ئامێریەک هەیە بۆ ڕیسایکلینی یاخود بۆ کۆکردنەوەی دەبە ئاوەکان، چەند شتێکی تریش هەیە، یاخود چەند سنووق و یاخود چەند تەنەکەیکی خۆڵی تر هەیە بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک یاخود ئەو شتانی کە پێویستی پێینێت لە ماڵەکەی خۆتە. وەرن لەگەڵمانە ئەم دەبە ئاوانە کە وەکو پێشتر باسمان کرد دەخێنە ئەم جیازەوە بۆ ئەوەی ئەو پارەیەمان باتەوە. بەم شێوەیە با بڵین دواتر داوای ئەو پارەیەکی کە دەبەکانە تێکردووە. شتێکمان بیر نەچێت کاتێک کە تۆ بۆ نمونە دەبێک ئاو کڕی یاخود مەسەلەن بۆ نمونە خواردنەوەیکی گازەکانە کڕی، ئەو پارەی کە تۆ ئەی بە فانتەکە یاخودەوەی کە بڵین پارەی دەبەکەکە ئیگەڕێنیتەوە، پارەکە لە خۆتە سەنێت. ئەوە نیە کە تۆ خازانچکەی، بەڵام وا لە تۆ یاخود بڵین مەجبورە بیلەوەی کە تۆ دەبەکان فڕێنیت و بۆی کە تۆ ئەو پارێت بە فرۆ نەڕواکە 25 سنتە لێرە. دوادارین لە وڵاتی خۆشمان بۆ نمونە گەر نرخێکی لەسەردانێن 150 دینارێکی لەسەر دابنێنوانە بۆی کە خەڵک مەجبور بێ لەوەی کە دەبەکان فڕێنایەت و بی لەو کاتەوە کە نەک قازانجێ بەڵکو لەوەی کە پارەکەی نەفەوتێت. خۆر ئەم بەرمیل و سنووخانە نییە، سنووقێکی تریش هەیە لە وڵاتانی ڕۆژئاوایە. ئەگەر بەبییرتان بێت یاخود بینی بێتان ئەو ڤیددیۆی کە بڵاو بۆ لە وڵاتی ئۆکرانیا پێم وابێت ئەگەر هەڵە نەبم، کە کاتێک بەرپرسەکان یاخود وەزیرەکان خەریکی گەندەڵکاری بوون، هاوڵاتیان بەرپرسەکان و وەزیرەکانیان ئەگرت و یان خستە ناو سنووخەوتیان ئێوەش ئێکسپایر بوون لەگەڵ ئەو شتومەکانی کە فڕیانیان ئەو نیشان بڕ بۆ ڕیسایکلین بۆی تازە بنەوە. И будущий бывший мэр Узко приехал как специально, но не успел принять он мер. Горели люди на Болотной, а мост горел в Кургане. Или колокола, Москва пожжен твои золотые купола. Москва пожжен твои колокола. ئێمە لەم بەرنامەیە دوو بابەت باسەکەین. بابەتێکەوەی کە لە وڵاتانی ڕۆژئاوا چۆن ڕیسایکلین ئەکەن، بابەتی دۆمانەوەی کە لە وڵاتی خۆمانە چۆن خەڵک دەبە فڕێعات. بەڵێ لەگەڵمان نابن. مەسەلەی ڕیسایکل یان دووبارە بەکارهێنانەوەی موادەکان لە دوو ڕۆ گرنگی خۆی هەیە. بەڕاستی یەکەمیان لە ڕووی ژینگە پارێزیەوە، چونکە ئەم نایلۆن و تەنەکە و قوت و ئەوشتانە هەمووی مادەی ژەهراوین بۆ خاک و خۆڵ و بۆ گژوگیا و بۆ ژینگە، ئەوە هەمووی زەرمەندە. دووەمیان لە ڕووی ئابووریەوە، چونکە ئێستا ئەو کە ڕیسایکل یەکەیتەوە بۆ منە ئەو مەقەبە و کاغەزشتانە تەعاان لێرە سێین هەیە جیاکردنەوە، چوار تقریبن ئەگەر بەلایانی کەمەوە چوار، شوشە بەجیا، مەقەبا بەجیا، لەگەڵ لایلۆن و ئەوانە بەجیا، لەگەڵ خۆڵ و خاشاکی ماڵ و یا خواردنیش بەجیا. جگەلەوەی کە چەند ئامێریکی ڕیسایکلین هەیە لەگەڵ ئەوەشە هەموو باڵەخانێک یاخود ئەو شوقانی کە خەڵک تیان شتەجەیە لە بەردەمەکە یاخود لە پشتەکەیە وەکو حەوشەیەک وایە ئەم سەتڵە خۆڵانە دائنێن. ئەم سەتڵە خۆڵانە تایبەتە بە چیچ یاخود بابنی ئەم بەرمیلانە تایبەتە بەچی هەر بەرمیلە و
تایبەتمەندێکی خۆیە یاخود هەر ڕەنگە و تایبەتمەندێکی خۆیە ئەمان تایبەتە بە با بڵین فرێدانی کاغەز و مقەبا و ئەو جۆرە بابەتانە ئەمەشیان بۆ پلاستیک یاخود کلینێکس یاخود چەند شتێکی تر کە لە ماڵەوە تۆ بۆ نمونە پێویستپێنیە بڕیتە ئێرە ڕەنگی زەرد ڕەنگە سەوزەکە تایبەتە بە خۆڵ و خاشاشی گشتی مەسەرەن بۆ نمونە تۆ لە ماڵەوە برنج و فاسەدا شتەکە کە لێت ماوەتەوە لە ماڵەوە و با بڵین پێویست بۆ ناکات تۆ بخیتە نام سەڵی خۆڵانەوە بووی ئەو کارمەندی کێتی ئێرە بتوانێت جای بکاتەوە و لە ڕسایکردنەکان بتوان بەکاری بێنەوە ئەمەش تایبەتە با بڵین بە جۆری خۆڵ و خاشاشی خواردن یاخود ئەو شتانی کە لە ماڵەوە تۆکو زیادێک ئەمێنێتەوە ئەمەشیان ئەم با بڵین سەڵە خۆڵە بچووکە تایبەتە بەشتی گشتی وەکۆی کە مەسەن تۆ گژوویجا و یاخود بەسەن لە ماڵەوە گسکەکە یاوە ئیخێتە ئەم تەنەکەی خۆڵەوە بەم شێوەیە با بڵین تەنەکەی خۆڵەکان جیاکراونەتەوە ئەمەش بۆ ئەوەی کاتێک کە ڕسایکل نەکرێت بتوانرێت بە ئاسانی ڕسایکردنەکانی بگرێت و ئیسفادە لەو پاشەڕۆیە ئەو با بڵین خۆڵ و خاشاکە بکرێت جگە لەوەش حتا شوێنی تایبەتێ حاویە بۆ جلوبەرگ و بۆ پێڵاویش یعنی هەر شتە ئەبێ دووبارە سوودی لێ وەرگێتەوە چکە یەکەمە کومەوادی ئەوەلی بەکارێتەوە ئەگەر ئەوانت ڕیسایکل نەکەیتەوە ئەبێ ئەو وڵاتە بڕات موادی ئەوەلی بکڕێ بۆ ئەوەی ئەو کارتۆن و کاغەز و مقەبا شوشەی کە دروستکاتەوە ئەوەش تەکلیفەیەکی زۆر ئەکەوێت لەسەر حکوومەت یەکەم دووەمیش ئەوە بێت لە سروشتەوە وەریگری حتمما ئەوە کە لە سروشتە وەرەگری ڕۆژێکە کۆتایی پێێت یعنی لە وڵاتی خۆیان دەست ناکێ بڕە لە وڵاتی کابی کڕێ بەڵام کە ئەگەر ئەو موادەی هەیە بەشێکی نسبەتێکی باش لە موادی ئەوەلەکە بۆ ئەگەڕێتەوە هەروەها ئەو کاتە وڵاتەکەش زۆر وەکڵی سەختێکی مادی زۆری ناکەوێتە سەر جۆرێکی تر لە سنووقەکان یاخود بەرمیلەکان کە جل و بەرگی تیا دانیت ئەم جۆرە بۆ بەتەنها بۆ جل و بەرگە ئێمە نمونونێکمانێناوە بۆ نمونە چاکەتێکی وای تێکەین ئەم چاکەتە تۆ لە ماڵەوە پێویستی پێینێ یاخود بۆ نمونە ئیتر بەکاری ناهێنیت فڕی نایێتە ناوتەنەکەی خۆڵی ماڵەکەەوە یاخود مەسەن شوێنێکەوە کە شایستەی ئەوە نەبێت کە تۆشتی تا فڕێیت بەڵکو سنووقی تایبەتی هەیە بۆ ئەوەی کە ئەم جلە جارێکی تر بەکاربیێن بێتەوە ئەکرێتەوە بە ڕسایکردن یاخود ئەبرێتە ئەو دوکان و شوێنانی کە وەکو سەکەند هاند و با بڵین دەستی دوانە بەکارێنێت لە وڵاتی خۆشمان زۆر ئەم جلوبەرگانەمان بۆیەتە ناو وڵاتی خۆمان و پێمان ئەفرۆشنەوە ئەمە وەکو تیجارەتێکی لایەنێکی تیشەوەیە کە تۆ ژینگەی وڵاتەکە پارێزی کە شتومەک زۆر فڕێنایەتە دەرەوە جگە لەوەش لە هەندێک شوێنە مەسەن ئەمانەدا ئەندرێت وەکو کاری خێرخوازی ئەیرێ بە خەڵکێک کە پێویستی پێیەتی یاخود لە با بڵین لە بازارەکەی پێ هەفتە بازار و بازارانەیە ئەفرۆشرێتەوە بەرحاڵ ئێمە زیاتر لەسەر سنووقەکە قساکەین ئەو سنووخانەی کە بۆ خۆڵ و خاشاک یاخود ئەو کەرسانی کە تۆ پێویست پێینە لەم سنووقانەیەدا ئەندرێت و پاشان ئەخرێتە ناوە دواتر کارمەندێک ئەو کارمەندی کە با بڵین ئەم جلانە کۆکاتەوە یەت کلیلی ئەم سنووقەی پێ و جلەکان لەگەڵ خۆیان بۆ شوێنی تایبەت ئەبرێتە کەنیسەکان وەکو باسمان کرد یاخود ئەبرێتە ناو ئەو دوکانانی کە دەستی دوون کە پێڵێن سەکەند هات بە شێوەیەکی گشتی بەڵێ ئەمە جگە لەوەی کە قازانجی ژینگە و پاکوتەمیزی ناوشار و گەڕەکەکانە جگە لەوەش ئێمە با لایەنێکی تریش بیر لەکەینەوە هەر سنووقە و با بڵین کە تایبەتە بە کۆمپانیایەک ئەم کۆمپانیانە کارمەندیشی دامەزراندووە ئەم کارمەندانە قازانجەکەن لە ڕووی چێوە لە ڕووی کە تۆ موچێک گەڕێنیتەوە بۆ ئەو کارمەندانەکەواتە هەلی کار لێرەشا زیاکات جگە لەوەی کە تۆ ژینگە پارێزیت و پاکوخایانی شارەکە پارێزیت یان وڵاتەکە تەپارێزیت هەلی کاریش ئەبێتە یەکێک لە سوودەکانی کە تۆ بەشی ڕیسایکلین دانین لەگەڵمانە بن ئێمە بەرداوامە بین جۆرێک تر لەو بەرمیلانی کە دانراون لە گەڕەکەکانە یاخود لە شوێنە گشتەکانە لە وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی لە وڵاتی ئەڵمانیایە با بڵین سنووق یاخود بەرمیلی شوشەی شکا و یاخود فرەدانی شوشەیە ئەم بەرمیلانە
بۆ ئەو شوشانەیە کە با بڵین خواردنەوە کحولیەکان یاخود خواردنە گازیەکان یاخود هەر جۆرێکی تر شوشە بێت لێرە لەم کوونەوە ئەیخەنە ناوەوە و با بڵین ئەو شوشەیە ناشکێنرێت یاخود بڵاو نابێتەوە و جارێکی تر لەم سنووخانەیە کۆکرێتەوە ئەبرێتە شوێنێکی تر کە ڕسایکلنەوە و دواتر جارێکی تر بەرهەم ئێنرێتەوە یاخود ئەکرێت بە مادەیەکی تر. لەگەڵ ئەوەی کە هەندێک جار ئێمە لە وڵاتانی ڕۆژئاواشە بەتایبەتی لە وڵاتی ئەڵمانیا کە ئێمە زیاتر بەرنامەکان لێراکەین ئەبینین مەسەرەن هەندێک جار لە بۆنەکانە شوشەوشتیوە فڕێریێت یاخود کەسێک کە با بڵین خواردنە کحولیەکانی زۆر خواردوێتەوە بە جۆرێک لە جۆرەکان مەست بووە ڕەنگە شوشەکە فڕێ باتوانە ببینێت بەڵام پاشتر ئەم شوشانە لە ڕێگەی شارەوانی یاخود لە ڕێگەی ئەو کۆمپانیای کە دانراون بۆ پاکوخاین شارەکان کۆکرێتەوە بەڵام زۆربەی جار با بڵین لێرەیە شوشەکان داهێنرێن ئەم لێرە شاکۆکرێتەوە و ئەبرێتە شوێنێکی تایبەت کە ڕسایکلین نەکەنەوە و جارێکی تر ئەو مادانە یاخود ئەو کەرەستەیە جارێکی تر سوودی لێبینەوە تا لە ڕووی ئەوی کە بۆ نمونە خەڵک دەبەشتیواش فڕێنە هەر ئەو شوێنی تایبەتی خۆی و پارەش وەرەگرێتەوە. بەڵێ ئەوش زۆر فکرەیەکی هاندانێکی زۆر ئەگینەوە نەبێت ئەو دەبەشتانە هەموو فڕادێتە سەرجادە بە تایبەتی شتێکی شۆک و پلاستیک نایلۆن خراپ نییە بۆ ژینگە و بۆ خاک و خۆڵ حتا نەک ئەوەش تەنانەت ئەو گەڵادارانی کە هەڵەوەرێ یان لێرە بینیمە کە درەخت و شتێ لە قوشتی بۆ بکە لێک ئەی بڕنەوە هەر لێ مینێکیان لەگەڵ وەکو تراکتۆرێکە تێکەن یەکسەری هاڕێوەکو و هینی لێەکە وەکو پەینی وردەداری بچووکی لێەکە ئەیکەنە ژێر دار و درەختەکانەوە ئەیکەنە ژێر دار و درەختەکانەوە یان حتا ئەو گەڵاوشتانش هیچ شتێک نایڵن بەزایە بڕوە یەکشت نایڵن بەزایە بڕوە خۆی مەفروزەر وابێ بەڕاستی شکاڵین شارستانی مرۆڤ بە شارستانی بیا لە ڕوو شارستانی و پێشکەوتو بێ پێشکەوتنەکان ئەوەیە کە زەرەر نەی کەمترین خەسارەتە هەبێ و زۆرترین قازانج و سوودێ هەبێ لە هەموو شتێکایش بەزایانی ئیسرافی تیان نەکەی ئەوەش بەشێکەوەی کەوەکڵی ئیسراف نەکردنە. بەڵێ ئێمە بەرداوامە بین بەڵام بابزانین لە وڵاتی خۆمان چۆن ژینگا پارێزین بابزانین ئەو دیمەنانە چۆنن کە لە وڵاتی خۆمان هەیە کە خەڵک ئاو ئەخواتەوە دەبەکە فڕێات لەبەرەوە تایفمان لەگەڵایە بابزانین تایف چی بۆ ئامادەکردین. سڵاوت لە بێکاروان من لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە شاری دهۆکم. ئەمانە لای خۆمان پێی دەڵێن دەبەی ئاو لە لای خەڵکی سلێمانی و هەولێر پێی دەڵێن دەبەی ئاو لە شاریش دهۆکیش پێڵێن بوتڵێن ئاڤێ. ئایا تا چەند سوود لەم مادە پلاستیکیانە لە هەرێمی کوردستان وەرگیراوە؟ لە هەرێمی کوردستان لای خۆمان فڕێی دەدەن و هەم ژینگەی پێپیس دەکەن هەم زیانی تەندروستیشی هەیە بەڵام لە زۆرێک لە وڵاتان سوود لەم مادە پلاستیکیانە وەردەگیرێت و دەبرێتە ئەو کۆمپانیانەی کە سوودی لێ وەردەگرن و جارێکی تر دروستی دەکەنەوە. لەسەر ئەم بابەتە ڕای هاوڵاتیانی شاری دهۆک وەردەگرین بزانین ئەوان چیاڵێن لەگەڵمانە. gelek şmet bînî mesela taybetî nava bazarî bidlet xwet avê vet xwe tu tavêtin. رأي من أو كيموسي دف مشكمة دف مشكمة مشكمة تربيتي خل كيري بت شل مول بت شل مدرسة بت شش مزنيت ما بت يو رأي منه درست هكر أبون بطلت أم توفينا عردي ملك دوبون جهكي جومرو أبي وكي غربي سفريت كرت فوفوني تشيوسو الجهكي خركر بو جيكري بو أمبر بو معملي بخو جيكري بو هم فايبو خلكي هبي تمشي بحكومته دو خلكك فعلا دو خلجي مفوجي بينت وحكماجي ودو بوجي ريما بيكاش خبط تروسيل بيت فوقش بيت دو فوقش بيت بس للاسف هم وصلت تلقينا ما متلقاهين وبوركي افلولونا مثلا افلولونا وقت تكفت عردي ابط له حدود 2 متر مربع زراعتي مرد عرضة مرد يعني دوروبور جيو جبرويلو يلوني مفوجينو بينت جبلي يعني كان بيشين مثلا بيسا نا حتى جينجهو طبخو هذا جلوسي شيشادي قرم البريده ناكل بتمن مولوتوفو
بس من خسارات الجنجاي كري يو بيدفي او بوشينو ام تشين تشتكي نبوش نا جهك هبا تويبات جوميركي فقيره نشت شلوب كت بستوي تشت بيتوي تشت سريوي تشت هبط الكت اوفي اون لويلونك اون علوجاك خدي وكيلا بخدي بخدي شبيلي هكتوبر خبدا دوه كوفيغوف كي ودوه كوسولت حشتوتو دو اوجد زونن دوه كوفيغوف كي سلسو ممروفو سريماتيشت نوف مليت ماتيشن دا سوبيت ماتيشن اجروي اف جرمايا و اف لوستيكا ابي العردي اف لوستيكو العردي اكرتو بيجي مناخون ده بس بيجي دكتور شي او دي اكيد قلنا بيجي كرا شيوبون جوميرو جاي كي تويبات بابا اس فقير انا شمت شولب كم اديشين بطلت اوفي خركه جوميرا كيش تي في جونشتيتا كولكيا كودي چند بيدات بلكو ايوري مو بو عيال خو اون بو خو همو دو نمبر بونبه کاروانەمەی بینیتان و گوێتان لێ بۆ ڕای هاوڵاتیانی شاری دهۆک بوو لەسەر ئەم دەبە ئاوانە کە لە زۆرێک لە وڵاتان سوودی لێ وەردەگیرێت بەڵام لە هەرێمی کوردستان و لای خۆمان هەر کەسێک کە ئیشی پێتەواو بوو فڕێ ئەیاتن زۆربیان پێیان وابوو دەبێت ئەم دەبە ئاوانە لە کۆمپانیای تایبەت سوودی لێ وەربگیرێت ئەمە هەم دەبێتە هاندانێک بۆ خەڵکەکە کە دەبە ئاوەکانیان فڕێ نەدەن هەمیش زیانی تەندروستی کەمتر دەبێتەوە هەمیش خەڵکانێک لە کۆمپانیا و لە شوێنەکان دەکەونە سەرکار من دەگەڕێمەوە لای تۆ لە ئەوروپا بزانم لەوێ چۆن سوود لەم دەبە ئاوانە وەردەگیرێت ئەم دەبە ئاوانە کە وەکو پێشتر باسمان کرد دەخێن ئەم جیازەوە بۆ ئەوەی ئەو پارەیەمان باتەوە ئەگەر بێنیتە پێشەوە ئەگەر جیازێکی ئاوا لەم شێوەیە هەبێت ئەو کۆمپانیایی کە با بڵین ئاوەکە ئەهێنێت جیازێکی لەم شێوەیەش بێنێت بۆ گەڕانەوەی دەبەکان ئەوە هاوڵاتیانیش قازان دەکەن و لەگەڵەوەشە ژگی وڵاتەکەش بە شێوەیەک پیس ناوێت توی خود دیمانەکان ناشرین نابن بەم شێوەیە با بڵین دواتر داوای ئەو پارەیەکی کە دەبەکانە تێکردووە بەم شێوەیە با بڵین وەرەقەیەک تێهاتێ ئەم سوڵەیە تێهاتێ ئەم سوڵەیە بێ بۆ ئەو مارکێتی کە با بڵین جیازی تیادانراوە و پاشان ئەو بڕپارەیە وەرەگریتەوە لەسەر ئەو لای و کاشێرە خود لەسەر کاسەکە ئەم سوڵیان بێت و کە بای چەند بوو چەند دەبە بووەوە نەبسپێنجی با بڵین حسابە بۆت و پاشان تۆ قازانجەکەیت و ئەوەی کە لەمە قازانجێتی دووشتە وەک باسمان کرد ژینگەش و با بڵین بواری ئابووریش جۆرێکی تر لە سنووقەکان یاخود بەرمیلەکان کە جل و بەرگی تا دانیت ئەم جۆرە بۆ بەتەنها بۆ جل و بەرگە ئێمە نمونونێکمانێنەوە بۆ نمونە چاکەتی شوایتەکەین ئەم چاکەتە تۆ لە ماڵەوە پێویستی پێی نیە یاخود بۆ نمونە ئیتر بەکاری ناهێنیت فڕی نایێتە ناوتەنەکەی خۆڵی ماڵەکەەوە یاخود مەسەن شوێنێکەوە کە شایستی ئەوە نەبێت کە تۆشتی تا فڕێیت بەڵکو سنووقی تایبەتی هەیە بۆ ئەوەی کە ئەم جلە جارێکی تر بەکاربیان بێتەوە ئەکرێتەوە بە ڕسایکردنی یاخود ئەبرێتە ئەو دوکان و شوێنانی کە وەکو سەکەند هاند و با بڵین دەستی دوانە بەکارێنێت لە وڵاتی خۆشمان زۆر جار ئەم جلو بەرگانەمان بۆیێتە ناو وڵاتی خۆمان و پێمان ئەفرۆشنەوە ئەمە وەکو تیجارەتێکی لایەنێکی تریشەوەیە کە تۆ ژینگەی وڵاتەکە پارێزی کە شتومەک زۆر فڕێ نایێتە دەرەوە جگە لەوەش
لە هەندێک شوێنە مەسەن ئەمانە دائەنرێت وەکو کاری خێرخوازی ئێرێ بە خەڵکێک کە پێویستی پێیەتی یاخود لە باڵین لە بازارەکەی پێ هەفتە بازار و بازارانەیە ئەفرۆشرێتەوە بەرحاڵ ئێمە زیاتر لەسەر سنووقەکە قساکەین ئەو سنووخانەی کە بۆ خۆڵ و خاشاک یاخود ئەو کەرسانی کە تۆ پێویست پێی نیە لەم سنووقانەیە دائەنرێت و پاشان ئەخرێتە ناوە دواتر کارمەندێک ئەو کارمەندی کە باڵین ئەم جلانە کۆکاتەوە یەت کلیدی ئەم سنووقەی پێ و جلەکان لەگەڵ خۆیان بات بۆ شوێنی تایبەت ئەبرێتە کەنیسەکان وەکو باسمان کریا خو ئەبرێتە ناو ئەو دوکانانی کە دەستی دوون کە پێڵێن سەکەند هات بە شێوەیەکی گشتی بەڵێ ئەمە جگە لەوەی کە قازانجی ژینگە و پاکوتەمیزی ناو شار و گەڕەکەکانە جگە لەوەش ئێمە با لایەنێکی تریش بیر لەکەینەوە هەر سنووقە و بابنین کە تایبەتە بە کۆمپانیایەک ئەم کۆمپانیانە کارمەندیشی دامەزراندووە ئەم کارمەندانە قازانجەکەن لە ڕووی چێوە لە ڕووی کە تۆ موچێ گەڕێنیتەوە بۆ ئەو کارمەندانەکەواتە هەلی کار لێرەشا زیاکات جگەلوی کە تۆ ژینگە پارێزیت و پاکوخەیانی شارەکە پارێزیت یان وڵاتەکەتە پارێزیت هەلی کاریش ئەبێتە یەکێک لە سوودەکانی کە تۆ بەشی ڕیسایکلینگدانین بەیوای کاتێکی شاد تا بەرنامەی داهات و بەخواتان سپێرم کاتێکی شاد یەکتری بینەخواتان لەگەڵ